سێبەری قەلەبەرد لەسەر ئەڵمانە و تاڵە سوار. بیرەوەریەکانی مەلەکە مستەفا سوڵتانی. مۆسیقا پێدرام شەهلایی. تۆمار و خوێندنەوە شەهین شەهلایی. ئاڵلقەی دووهەم. دەورانی منداڵیم. باوکم کاتوڕۆژی لەدایکبوونی منداڵەکانی دەنووسی. بەپێی ئەوەی باوکم نووسیویەتی من سەر لە بەیانی لەدایک بووم. کاتی منداڵیم دایکم شیری خۆی نەبووە و هەروەها لەبەر ناتەبایی و ناکۆکی ناوماڵ و هەوێساری نەیدەتوانی باش بە من ڕابگات، بۆیە منداڵێکی کز و لاواز بووم. تەمەنم 6 ساڵ بوو کە شەوێک بە دەنگی گریانی منداڵێکی تازە لەدایک بوو و خەبەر هاتم کە چاوم هەڵێنا دیتم دایکم لە ناو جێگەدا ڕاکشاوە. دادە ئایشەی پورم و دایە مەلێ و دایە جەواهر کە دوو مامانی دێکە بوون لە دەوری ئاڵاون و کۆرپەیەکی مەلۆتکەکرا و لەسەر بێژنگ دانراوە. پورم ڕووی تێکردم و کوتی برایەکت بوو. خێرا پڕمدایە منداڵەکە و لە باوەشم گرت و ماچم کرد. ژنەکان بەدابی کوردەواری خەریکی هەڵوا و قەیماق دروستکردن بوون، بەڵام دوای ساتێک دایکم بێهۆش کەوت. هەستم کرد شتێکی زۆر ترسناک ڕوویداوە. ئەو کات زۆر ژن بەسەر منداڵەوە دەچوون. پورم دەگریا و باوکم هاواری دەکرد. من نەمدەزانی چی بکەم. بازمدایە سەرسنگی دایکم، هاوارم دەکرد و بانگم دەکرد. بەو ناوەختە لەو دێیە نە دکتۆر هەبوو نە دەسمان بە هیچ کوێیەک ڕادەگەیشت. کەسێک یان جێیەک نەبوو ڕووی تێبکەین. ئەوانەی لەوێ بوون هەمویان هەوڵیان دەدا چارەسەریەک بدۆزنەوە. سەعیدی برام ڕاوچی بوو، تفەنگی ڕاوی هەبوو. کوتی با تەقەیەک بکەم، ڕەنگە بە تەقەی تفەنگەکە وە خەبەر بێت. دەستی بە پەلەپیتکەی تفەنگەکەی داهێنا و تەقەی کرد. دایکم لەگەڵ تەقەی تفەنگەکە بەهۆش هاتەوە. ئەو منداڵە حشمەت بوو. منداڵێکی بەهەست، شەرمێون و کەمڕوو بوو. ئەو هەستە ئێستاش لە مندا ماوەتەوە کە خۆم لە دوای هەموو کەس و هەموو شتێکدا دەبینم. ئەو سەردەما ئێمە منداڵی ورد زۆر بووین. دایک و باوکم ئەرکی زۆر قورسیان لەسەرشان بوو. ئەگەرچی خۆم زۆر منداڵ بووم، بەڵام کە دەمدیت دایکم چەندە ماندوو دەبێت و ئەرک و زەحمەتی لەسەرشانە تێدەکۆشام بە چەشنێک یارمەتی بدەم. شەوانە کە براچکۆلەکانم لە لانکەدا دەگریان، هەڵدەستام و لانکەی ئەوانم ڕادەژان بۆ ئەوەی دایکم بتوانێت پشوویەک بدا. هەموو ڕۆژێ منداڵەکانم لە کۆڵ دەکرد و بەوانەوە دەچوومە دەرێ بۆ کایەکردن. دایک و باوکم وەک هەموو باوک و دایکێک زۆر زەحمەتیان لەگەڵ ئێمە کێشا و پێمانەوە ماندوو بوون. لە مێهر و سۆزی ئەوان هیچمان کەم نەبوو، بەڵام ئیمکانات و پێداویستیەکانی ژیان دیارە کەم و کۆڕی خۆی هەبوو. شەوانە بەڕێز سەرین دادەنرا بۆمان و بە لێفەی گەورە دوودوو دایان دەپۆشین. ئەو ڕۆژانەی نۆرەی خۆشۆردنمان بوایە ئاویان گەرم دەکرد و لە چکۆلەوە بۆ گەورە دەیان شۆردین. خواردن و خۆراکی گەورە و چکۆلە وەک یەک بوو. ئەوەی ساز دەکرا خۆراکی هەمومان بوو بەبێ جیاوازی. باوکم زۆر خۆشی دەویستین. یەکەم منداڵەکانی لە ئامێز دەگرد و ماچی دەکردین. من هەر لە منداڵیەوە بە دیتنی دیمەنی ژیانی هەژارانە دڵتەنگ دەبووم. لە ئەڵمانە ژنێکی پیر هەبوو، دایە زێڕینیان پێدەگوت. نەدار و نەخۆش و بێکەس بوو. بە یارمەتی ئەو دەژیا، تەنانەت نەیدەتوانی گۆزەیەک ئاو لەکانی بۆ خۆی بێنێت. هەموو ڕۆژێ نانم بۆ دەبرد. نان و چێشتی خۆمان هەرچی بواە بۆم دەبرد و پاشان دەچوومەکانی گۆزەیەک ئاویشم بۆ دەبرد. جاری وا بوو تاقەتی ئەوەی نەبوو نان بخوا. لە لایدا دەنیشتم نانەکەم دەدایە و ئەوسا دەهاتمەوە بۆ ماڵی خۆمان. تەمەنم 9 یان 10 ساڵ بوو. ژنێک بە ناوی سەعیدە لە کاتی منداڵبووندا فەوتی کرد. سەعیدە زۆر هاتوو چۆی ئێمەی دەکرد. ژنێکی ژیر، ڕووخۆش و دەم بە پێکەنین و لێهاتوو بوو. منداڵێکی لە پاش بەجێمە خۆشی تەنیا منداڵی دایک و باوکی بوو. دایک و باوکی دەبووە منداڵەکەی بەخێو بکەن. نەدار و دەستەنگ بوون. هەموو ڕۆژێ دایکم شیری مانگای دەدامێ بیبم بۆ منداڵەکە. وەک کەسی خۆم لە بیری ئەو منداڵەدا بووم و خزمەتم دەکرد. زۆر هۆگری دایکم بووم.
بۆ هەر جێگایەک دەچوو حەزم دەکرد لەگەڵی بم. پێکەوە چوبووین بۆ ڕەشەدێ بۆ ماڵی باپیرم. دایکم منی لەوێ دانا و خۆی لەگەڵ باوکم چوون بۆ سنە بۆ دیداری براکانم. لە دووری دایکم زۆر وەڕەز و بێتاقەت بووم. هەموو ڕۆژێ دەچوومە هیوانەکە و چاوم لە ڕێگا دەکرد کە بزانم کەی دایکم دێتەوە. ڕۆژێک بەفرێکی قورسباری بوو، هەموو شوێنێک هەر سپی بوو. لە دوورەوە ڕەشاییەکم دی کە لای سەرەوەی سپی بوو. لە چاوی مندا لە باڵای کەسێک دەچوو کە دەسماڵێکی سپی بەسەرەوە بێت. قیژاندم و پورە فاتمم بان کرد و کوتم ئەوە دایکم هاتەوە با بچین بە پیریەوە. پورم هات و چاوێکی لە ڕێگاکە کرد و کوتی خۆ دایکت نەهاتووەتەوە بۆ کوێ بچین؟ کوتم ئەها ئەو شتە سەرەکەی سپیە و ژێرەکەی ڕەشە ئەوە دایکمە. لە باوەشی گرتم و کوتی ئەوە دەوەنە بەفری لە سەرباری وە گیانە. سەفەر بۆ مەریوان. جارێکیان دایکم چوو بۆ لای باوکی کە نەخۆش بوو لە مەریوان سەردانی دوکتری کردبوو. دایکم باوکی زۆر خۆشەویست و ماوەیەکی زۆر لە لای مایەوە. ئەو کاتە حیشمەت تەمەنی لە ساڵێک کەمتر بوو. دایکم منی لەگەڵ خۆی برد تاکو ئاگام لە حیشمەت بێت و بۆ ئەوەی خۆی باشتر چاوەدێری باوکی و میوانەکان بکات. ئەوە یەکەم جار بوو شارم دەدیت. پێشتر لەگەڵ دایکم بۆ سەفەر چوو بووم، بەڵام بە سواری ئەسپ و ماین سەفەرمان دەکرد. دەتوانم بڵێم ئەو سەردەمە مەریوان دێکی گەورە بوو نەک شار، بەڵام بۆ من تازە و گەورە بوو. سەیرەوەیە ئەو شارەکە بۆ من گەورە بوو. هەموو ماڵەکان لولەکەشی ئاویان نەبوو، هەر گەڕەکێک شێرە ئاوێکی هەبوو. ئێمە لە ماڵی پورە فاتمم بووین. شێرەیەکی ئاو لە چوارڕێی بایەوە بوو. بۆ ئاوهێنان دەچوونە ئەوێ. ئاغای شێخولئیسلام خزمی دایکم بوو. هەموو جارێک حیشمەتم دەبردە حەوشەکەی ئەوان کە منداڵی زۆری لێبوو. هەم حیشمەتم دەحەواندەوە و هەم بۆ خۆشم لەگەڵ منداڵان کایم دەکرد. ڕۆژێک لەسەر جۆلانە لەگەڵ منداڵێک بوو بە شەڕمان و لێمدا. دوای ئەوەی دەستی خۆمۆشاند لە ترسی دایکم نەمدەوێرا بچمەوە ماڵێ. حیشمەتم لە باوەش گرتبوو دەگریام. فاتح کوڕی شێخولئیسلام هات و پرسی بۆ ئەگری؟ شەڕەکەم بۆ گێڕاوە و کوتم لە ترسی دایکم ناوێرم بچمەوە. کوتی مەترسە من لەگەڵت دێم، دادەبەهیە هیچت پێ ناڵێت. دەستمی گرت و لەگەڵم هات. دایکم بەرەو پیری هات. ئەویش کوتی کە بۆچی هاتووە؟ دایکم کوتی بەسەر چاو دڵنیا بە هیچی پێ ناڵێم. باوە گەورەم ئەوەی بیست. زۆری پێخۆش بوو کە لەسەر حەقی خۆم هاتوومەتە جواب و زۆر هانی دام کە هەمیشە لەسەر حەقی خۆم وەدەنگ بێم. ڕۆژێک لە هەیوانی ئەو ماڵە بووم. لەسەر بانی ماڵێکی دراوسێ کچێکی جوان کە باڵای لە من بەرزتر بوو، کراسێکی سووری لەبەردا بوو، پرسیاری کرد ناوت چییە؟ کوتم خۆت ناوت چییە؟ کوتی سعدیە. تاو کاتە ئەو ناوم نەبیست بوو. پێکەوە ئاشنا بووین و کوتی وەرە دەرەوە پێکەوە کایە بکەین. لەگەڵ سعدیە دواتریش گەلێک جار یەکترمان دیتەوە و زۆر جار یارمەتی دەرم بووە. چوونم بۆ مەدرسە. ساڵی 1343 هەتاوی واتە 1964 زاینی، ساڵێک زووتر لە کاتی خۆی چوومە مەدرسە. ناجیەی خوشکم لە تەمەنی چوونە مەدرسەدا بوو. ئەو هاوینە برا گەورەکەم سەعید دەرسی بە ناجیە دەگوت و بۆ مەدرسە چوون ئامادەی دەکرد. منیش زۆر حەزم دەکرد بچمە مەدرسە و بخوێنم. بەپێی حەزوو داخوازی خۆم مەدرسەم دەست پێ کرد. باوکم لە سەفەر بوو. کاتێک هاتەوە دیتی من چوومەتە مەدرسە زۆری پێسەیر بوو. نیگەران بووم کە ڕازی نەبێت، بەڵام کە دیتی من زۆرم پێخۆشە ئیتر هیچی نەکوت. ئەو سەردەمە چوونە مەدرسەی منداڵان لە ناوچە هەژارەکان و بەتایبەت لە دێهات زۆر باو نەبوو. ئیمکانات و خزمەتگوزاری بۆ خەڵک لە کوردستان بەگشتی و لە دێهاتیش بەتایبەتی زۆر کەم بوو. کاتێک چوومە مەدرسە دوو مامۆستامان هەبوو. یەکیان ناوی جەماڵ غەزاڵی خەڵکی سنە و ئەوی دیکەیان سەعید برا گەورەی خۆم بوو کە هەرو ساڵە ببووە مامۆستا. لە ماڵی دایەخاوەری عەبەڕاش دیوێکیان بەکرێ گرتبوو بۆ کلاسی دەرس. هەمومان لە کلاسی 1 هەتا 6 هەر لەو دیوەدا دەرسمان دەخوێند. لە هەر کلاسێک چەند نەفەر خوێندکار بوون. هەردوو مامۆستاکە لەو دیوە چکۆلەدا دەرسیان بە ئێمە دەکوت.
ئەو کاتە پلانێکی دیاریکراو بۆ فێرکردن و بارهێنانی منداڵ نەبوو، بە تایبەت لە کوردستان هەموو شتێک بە گوێرەی سەلیقەی شەخسی مامۆستاکان دەچووە پێش. لێدان و سزادانی منداڵان ئاسایی بوو. یەکێک لە سزاکان فەلەککردن بوو بە شێوەی مەکتەبی قەدیم کە دوو پێی منداڵەکە بە پەتێک دەبەستراوە و بە تووڵ لە ژێر پێیان دەدا. منداڵێک ئەرکی تووڵهێنانیان پێسپارد بوو. منداڵەکان ئەو کەسەیان خۆش نەدەویست. ئەگەر دەرسی ماڵەوەمان نەنووسیبە یان مامۆستاکە کارێکی ئێمەی بەدڵ نەبوایە سزا دەدرێن. زۆر دێهات مەدرسەیان نەبوو. ئەگەر دایک و باوک پێیان خۆش بووایە منداڵەکانیان بخوێنن دەبوو منداڵەکانیان بنێرنە دێ کە مەدرسەی هەبوایە و لەوێ لە ماڵی خزم و کەس یان دۆس و ئاشنایەک بژین. ئەگینا دەبوو هەموو ڕۆژێک تەنانەت لە بەفر و سەرماشدا لەم دێ بۆ ئەو دێ بە پێیان بڕۆن بۆ مەدرسەکەیان. ئەرک و خەرجی خوێندنیش بۆ ماڵە هەژارەکان کەم نەبوو. دەبوو خۆیان کتێبی خوێندن، دەفتەر و قەڵەم و باقی پێداویستیەکان و هەروەها سوتەمەنی مەدرسەش دابین بکەن کە بە فریش دەباری منداڵەکان خۆیان یان براوباوکیان دەبوو سەربان بماڵن و کاتی بارینی بارانیش دەبوو هەر ئەوان بە بانگردێن سەربانەکە بگێڕن. ئەوە پێی دەگوترا بانگوشی. هەر ڕۆژە یەک خوێندکار زووتر دەهات و کلاسەکەی خاوێن دەکردەوە و کوورەی هەڵدەکرد. خوێندکارانی پۆلی یەک کە منداڵتر بوون کاریان پێنەدەکرا. تەقریبەن هەموو ساڵێک لە ئاواییەکانی دەوروبەر منداڵان بۆ خوێندن دەهاتنە ئەڵمانە. هەروەها دوو فەقێش هەموو ڕۆژێک دەهاتنە مەدرسە و سەعیدی برام دەرسی پێدەکوتن. دواتر ئەوان کلاسی شەشیان تەواو کرد و لە مەریوان دامەزران. ئەو ساڵا کە چوومە مەدرسە زستانەکەی زۆر سەخت بوو. بەفرێکی زۆر باری و ڕێگاگیرە. هاتن و چوونی دێ و شار بڕە. کاغەز و قەڵەممان لێبڕا و ناچار بووین کاغەزە کۆن بدۆزینەوە. باوکم کە نامەی بۆ هاتبوو نامەکانی هەڵگرت بوو. پشتی هێندێک لە نامەکان سپی بوون. تا ماوەیەک من لە پشتی نامەکانی باوکم دەرسم دەنووسیەوە. باوکم بۆ خوێندنی کچەکانی ڕچەشکێن بوو. باوکم حەزی دەکرد ئێمە بخوێنین. بەردەوام هەوڵی دەدا بۆ دامەزرانی مەدرسە لە ئەڵمانە. وەزعی مەدرسەی مەریوانیش باش نەبوو. لەبەر ئەوە باوکم منداڵەکانی بۆ خوێندن دەناردە شاری سنە. ساڵی 1324 هەتاوی واتە 1945 زاینی لە ئەڵمانە مەدرسە کرابووەوە و هەر جارەی ژوورێک لە ماڵێک دەکرا بە شوێنی خوێندن. زۆربەی دێهاتەکانی دەوروبەری ئەڵمانە مەدرسەیان نەبوو، تەنانەت لە ناو شاریش ئیمکانات بۆ خوێندن کەم بوو. کاتێک من چوومە خوێندن فایزە خوشکی گەورەم کلاسی شەشی تەواو کرد بوو. ئەو ساڵی وا من مەدرسەم دەست پێ کرد ژمارەی ئەو کچانەی دەیان خوێند زیاتر ببوو. ناجیەی خوشکم، تەلعەت خالیدی، عەزیزە، شەهلا و ئێران ئەمانە ئامۆزان بوون و لەوێ دەیان خوێن. هەروەها کچێکی دیکەش کە هەر خەڵکی ئەڵمانە بوو لەگەڵ بوو. ئەو کچە هێندێک ڕۆژ لە ماڵەوە کاریەکەیان پێدەسپارد و نەیدەتوانی وەک ئێمە بەردەوام بێتەوە بۆ مەدرسە. دەهات لە دوورەوە بانگی دەکرد ئەمڕۆ ناتوانم بێم. شێوەی پەروەردەکردن و بارهێنانی منداڵان. جگەلەوەی مامۆستاکان زۆرمان لێ تووڕە دەبوون و لەگەڵمان تند بوون، منداڵەکانیش زۆر لەگەڵ یەکتری بەشەڕ دەهاتن. زۆر جار منداڵە گەورەکان لە منداڵە چکۆلەکانیان دەدا یان بیانویان پێدەگرتن. جاروباریش گاڵتەیان بە زاراوە و شێوازی قسەکردنی من دەکرد. دایکم بە شێوازی مەریوانی قسەی دەکرد کە هێندێک لەگەڵ زاراوەی ئەڵمانە جیاوازی هەبوو. منداڵەکان بە هەر بۆنەیەکەوە لە من تووڕە بوایەن لاسایی شێوەزاری دایکمیان دەکردەوە و دەیانگوت دایکت ئەڵێم و بڵێم قسە دەکات. جاری وا بوو منداڵەکان جلوبەرگی خوشک و برای گەورەتر لە خۆیانیان دەکردەبەر. ئەو کاتانەی منجلی ناجیەی خوشکمم دەکردەبەر دەیانکوت ئەوە ناسناوی بنەماڵی دایکت کۆنەپۆشیە بۆیە تۆ جلی کۆنت لەبەر کردووە. ڕۆژێک مامۆستاکەمان ئاغای غەزەلی کوتی سبەینێ هەمووتان خواردن بێنن دەچین بۆ دەرەوەی ئاوایی. من و ناجیە و تەلعەت و شەهلا پەشیمان بووینەوە و لەگەڵ ئەوان نەچوین. خۆمان بەجیا چوین بۆ سەیران. لەوێ لێمان بووە شەڕ و زۆریان لێدام. خواردنەکەمان نەخوارد و هاتینەوە. ڕۆژی دواتر کە هاتمەوە بۆ مەدرسە مامۆستاکەم پرسی تۆ چووگی بۆ سەحرا؟
من هیچ لە مانای سەحران نەگەیشتم و حاڵی نەبووم مەبەستی سەیرانە. کوتم نا. مامۆستاکە تەلعەد ناجیە و شەهلای بان کرد و لێدان. تێنەگەیشتنی من لە مانای وشەی سەحرا لەو لێدانەی پاراستم. تەنیا لە کلاسی یەکدا 2 مامۆستامان هەبوو. ئیتر تا کلاسی 6 سەعیدی برام مامۆستامان بوو. لە کلاسی دووهەمەوە شوێنی مەدرسەکەمان گوێزرایەوە بۆ ماڵی حەمەلاو حاجی. شوێنی خوێندنەکەمان لە نەهۆمی دووهەم بوو. ژێر ئەوێ شوێنی نانکردن بوو. هەموو ڕۆژێک تەندوریان دادەخست و ژوورەکەمان پڕ دەبوو لە دووکەڵ. چاومان دەکزاوە و زۆر جار مامۆستا لەگەڵ ژنەکان قسەی دەکرد، بەڵام بێسوود بوو. ئەومان نەبوو کاتێک توونی دەبووین یان پێویستمان بە ئاو دەست دەبوو، کوڕەکان دەچوونە مزگەوت و کچەکان دەچوونە سەرکانی ژنان. ڕەزای برام کە مەدرسەی دەست پێ کرد تەمەنی 4 ساڵ بوو، زۆر چکولە بوو، بۆی سەخت بوو بچێتە حەوز و مزگەوت. زۆر جار دەیگوت مامۆستا ئیجازەی کلاسی یەک بدە لە پەنجەرەی مەدرسەکەەوە میز بکەن. حکوومەت بڕیاری دابوو خوێندکاران ڕۆژانە ژەمێک خواردن یان شیر و میوەیان پێ بدرێ. نازانم لە شارەکان بڕیارەکە چۆن بەڕێوە دەچوو، بەڵام ئێمە ڕۆژانە 1 بسکویتیان پێدەدەین. ئەوەی دەگەیشتە لای ئێمە هەر ئەوەندە بوو. چەند جارێک کە سەعید کاری دەبوو دەچوو بۆ مەریوان یان سنە، یەکێکی تر لە براکانم کاک فواد یان کاک ڕەشاد دەهاتن و دەرسیان پێدەگوتی. لە مەدرسە هەموو هەفتەیەک سەعاتێک وەرزش و سەعاتێکیش سرودمان هەبوو. بۆ وەرزش مامۆستاکەمان تێدەکۆشا شتی جۆرا و جۆر بکەین. هەموو بەیانیان هێندێک حرەکەتی پێدەکردین و فێری جۆرێک کایی کردبووین کە پڕ بە کیفێک کاغەزمان ورد دەکرد و 2 کەس لە پێشدا دەچوون بە کەژوو و دۆڵ و چەمدا بڕێک کاغەزیان دادەنا. ئێمەی منداڵیش بە شوێن ئەواندا دەچوون و دەبوو کاغەزەکان ببینینەوە. دیارە ئەو 2 کەسە بۆ شوێنە گومکێ کاغەزەکانیان وادادەنا کە ئەوانی دیکە نەتوانن بە ئاسانی بیدۆزنەوە. ئەم کایەمان لەبەر ئەوەی کە هەڵاتی تێدا بوو زۆر پێخۆش بوو. لە زستاندا شەڕە تۆپەڵمان دەکرد. زۆرانگرتن و لەسەر تەناب بازدان جۆری تریکایەکانمان بوون. بۆ سەعاتی سرود دەبوو هەموو گۆرانی بڵێن. کلاسی دووهەم بووم، پێم وابێ ماجدی برام کلاسی 4م بوو. پێش سەعاتی سرود کوتی تۆ حەقت نییە گۆرانی بڵێ. لەسەر کلاس کە نۆبەی من گەیشت گۆرانی بڵێم، هەرچەند مامۆستا حەولیدا گۆرانی بڵێم نەمکوت. دەیپرسی بۆ نایڵێ؟ یەکێک لە منداڵەکان کوتی ماجدی برای ئیجازە نادات مەلەکە گۆرانی بڵێت. کاک سەعید زۆر شتی فێر دەکردین و منداڵەکانی هاندەدا ڕێز لە خەڵک بگرن و ئاکاری جوان بنوێنن. کاتێک کەسێک لە خەڵکی ئاوایی کۆچی دوایی دەکرد، خەڵک مردووەکەیان بە دارە تەرم لەسەر شان هەڵدەگرت و لە کۆڵانی بەر مەدرسەکەەوە دایان برد بۆ قەبرستان. هەموو جارێک کە خەڵکەکە دەگەیشتنە بەر مەدرسە مامۆستا دەنگی دەداین کە بە پێوە بەبێ دەنگی بوەستین هەتا خەڵکەکە تێپەڕ دەبوون. بۆ خۆشی زۆر ئاگای لە نەخۆش و خەڵکی پیر و بەتەمەن بوو. دەرزی لێدان و برین پێچانەوە فێر ببوو دەرزی لە نەخۆشەکان دەدا. ئەو کاتە نەخۆشی سل یان ئەوەی پێیان دەکوت ئازارەباریکە زۆر بوو. سەعید هەموو ڕۆژێ دەرزی لێدەدان و ئێمەشی فێر دەکرد ئاگامان لە حاڵ و وەزعی کەسانی پیر و نەخۆش بێت. سەعیدی برام زۆر حەزی لە ئەکاسی بوو. لە ساڵی 1338 هەتاوی واتە 1959 زاینی کامێرای وێنەگرتنی هەبوو، هەموو ساڵێکیش وێنەی شاگردەکانی دەگرت. زۆرێک لە جوانترین وێنەکانی بنەماڵەکەمان ئەو گرتوویەتی. ئەو سەردەمە مامۆستاکان زۆر بەدەسەڵات بوون. بە چاوی ئێمەی منداڵ ئەوان زۆر بەسام بوون و زۆریان لێ دەترسین. منداڵەکانی تر دوای تەواوبوونی مەدرسە دەچوونەوە ماڵی خۆیان و ئیتر ترس و خۆفی مامۆستا لە دڵیاندا نەدەما. بەڵام بۆ ئێمە وان نەبوو. مامۆستاکەمان برامان بوو، لەگەڵمان دەهاتەوە ماڵێ. لە ماڵەوەیش دەبوو هەموو هەڵسوکەوتمان وەک مەدرسە بێت. ئێمە کە چوونە مەدرسە 7 کچ بووین. یەکیان مریەم خەڵکی دێکە بوو. ئەو و ئێرانی ئامۆزام دوای 2-3 حەوت و تەواویان کرد و ئیتر نەهاتنەوە مەدرسە. ئەزیزە و شەهلای ئامۆزام و تەلعەتی پورزام لە کلاسی 3هەمەوە تەواویان کرد. لەوە بەدووە کچەکان تەنیا من و ناجیەی خوشکم ماینەوە.
تاقیکردنەوەی کۆتایی کلاسی شەشی سەرەتایی. لە کۆتایی کلاسی شەشەم دەبوو لە تاقیکردنەوەی سەراسەریدا بەشداری بکەین. ئێمە 4 کەس کلاسی شەش بووین. من، ناجیە، گیانبەختکرد و ئەحمەدی ئامۆزام و خەسرە و فەرەجی. خەسرە و منداڵێکی وریا و زیرەک بوو، بەڵام بنەماڵەکەی زۆر دەستکورت بوون. لەبەر ئەوە باوکی نەیدەویست لەوە زیاتر پێی بخوێنێت. مامۆستاکەمان لەگەڵ باوکی زۆر دووە و تەنانەت کوتی کە حازرە خەرجی خوێندنی خەسرە و ئەستۆ بگرێ، بەڵام بەداخەوە باوکی ڕازی نەبوو. ئەو ساڵە دەرسەکانمان سەختتر بوون، کەمێک گەورەتر ببووین و لە کاروباری ماڵەوەشدا ئەرکی زیاتریان پێدەسپاردین. بە تایبەت بەهاری ئەو ساڵە درەنگ کەسمان گیر کەوت بۆ گەوڕماڵین و ئاوهێنان. ئەو کارانە کەوتنە ئەستۆی من و ناجیە. هەموو ڕۆژێ دەبوو لە پێشدا ئەو کارانە لە ماڵەوە بکەین و جابچینەوە مەدرسە. تاقیکردنەوەی کلاسی شەشەم لە سەوڵاوا بوو کە 36 کیلومترێک لە مەریوان دوورە. دەبوو چەند ڕۆژێک لەوێ بین. مامۆستاکەمان لەگەڵمان بوو. ئەو ساڵە لە سەوڵاوا زیاتر لە 200 خوێندکار بەشداری تاقیکردنەوەی کۆتایی و سەراسەری کلاسی شەشەمیان کرد. لەو 200 کەسە تەنیا 3 کەسمان کچ بووین، من و ناجیە و کچێکی تر کە ناوی مریەم و کچی تایربەگی خواشت بوو. ئێمە باش خۆمان بۆ تاقیکردنەوەکە ئامادە کرد بوو. لە ناو خوێندکارەکانی تر ناومان بە زیرەکی دەرچوو بوو، لەبەر ئەوە دەهاتنە لامان بۆ وەڵامدانەوەی پرسیارەکانیان یارمەتیان بدەین. هەرسێکمان بە ئەنجامێکی زۆر باش دەرچوین. زۆر دڵخۆش و ڕازی بووین. ئەو ڕۆژەم لەبیر ناچێت کە لە سەوڵاواوە بە سواری ئەسپ گەڕینەوە. ئێوارەیەکی درەنگی ڕۆژێکی زۆرخۆشی بەهار کە لە دوایین تاقیکردنەوە هاتینە دەر بەرەو ئەڵمانە ڕێکەوتین. ئەو ڕۆژە ماڵی مامم نانیان بۆ هێنابووین. ماوەیەک ڕۆیشتین، بەرەبەرە خەریک بوو تاریکاندا دەهات. لەسەر کانی و ئاوێکی خۆش لە نێوان ئەڵمانە و سەوڵاوە لاماندا. نانمان خوارد و سوار بووین بەرەو ماڵەوە. لەبەر تریفەی مانگەشەو و لە خۆشی تێپەڕکردنی سەرکەوتوانەی تاقیکردنەوەکان بە سواری ئەسپ ڕمبازێنمان دەکرد. ماڵێکی پڕمنداڵ. ئێمە لە ماڵی خۆماندا بەرەی دوودایکین. ماڵێکی پڕخێزان بووین و گرفتمان کەم نەبوو. باوکو دایکم و براکان زۆر هەوڵیان دەدا گرفتەکان بە ئاسانی تێپەڕ بن. باوکم لە نێوان منداڵەکانی هەردوو دایکەکەدا جیاوازی دانەدەنا. هەڵسوکەوتی لەگەڵ کوڕوکچەکانیشی هەروەک یەک بوو. هەرگیز هەستم بەوە نەکرد کە باوکم جیاوازیەک لە نێوان من و براکانمدا دابنێت. کاک فواد بیر و فکری سیاسی هەبوو، تێدەکۆشا ئێمەش چاوکراوە بین و دەوروبەری خۆمان زیاتر بناسین. ڕوانگە سیاسی و فکریەکانی کاک فواد لە ژیانی خۆیدا و لە هەڵسوکەوتی لە نێو خێزانەکەماندا ڕەنگی دەدایەوە. ئەوەی بڕوای پێی هەبوو لە خۆی و لە خانەوادەکەی خۆیەوە دەستی پێکرد. لە ناوماندا خۆشەویست و جێگای ڕێز بوو، لەم بابەتەوە تاقانە بوو. خۆی هەمیشە کارا و لێهاتوو بەدەست و برد بوو. بەیانیان زوو لە خەو هەڵدەستا و کاتێک دەهات خەبەرمان بکاتەوە بە دەنگێکی نەرمونیان بانگی دەکردین: میلەتی کورد هەستن لە خەو زەرەرتانە. ئەم بانگکردنەی ئێستاش لە گوێمدا دەزرنگێتەوە. خۆی زۆر هۆگری خوێندنەوە و فێربوون بوو. لە شێعر، ڕۆمان، چیرۆک، موزیک و شتی تر ئەوەی دەیخوێندەوە زۆر جار لەگەڵ ئێمەش باسی دەکرد. زۆر شێعری کوردی و فارسیم هێشتا لە بیرە کە ئەو کاتانە لە کاک فوادەوە فێر بوو. ئەو کەسێکی ڕووخۆش و بەزەوق بوو، حەزی لە موسیقا و گۆرانی بوو. زۆر جاریش گاڵتەی لەگەڵ دەکردین. ڕۆژێک کوتی: مەلەکە بێبزانە ئەمە یانی چی؟ شێعرێکی فۆلکلۆری خوێندەوە: کوێستانان خاڵخاڵ بەفری ناچێتۆ، یارم تۆراوە و ئاشتی نابێتۆ. منیش دەستم بۆ کوێستانی قەلەبەرد لە پشت ئەڵمانەوە ڕاکێشا و کوتم: یانی ئەو کوێستانە بەفرەکەی لا ناچێت. شێعرەکەی بۆمانە کردمەوە و کوتی: مەبەستی ڕیشی سپیە کە ئیتر ڕەش نابێتەوە نەک بەفری کوێستان. هەموو ساڵێ لە کۆتایی هاویندا جەو و فەزای ماڵی ئێمە دەگۆڕە. دایکم بە ئامادەکردن و کۆکردنەوەی پێداویستیەکانی خوێندنی منداڵەکانەوە سەرقاڵ دەبوو. کاتێک کاک فواد و ڕەشاد و حسێن چوونە زانکۆ، دایکم ئیتر دەبوو کەلوپەلی 3-4 ماڵ ئامادە بکات.
هەتا پێداویستیەکانیشی پێکەوە دەناو پرێسکەکانی دەپێچایەوە هەر بەدەم کارەوە دووری و غەریبی منداڵەکانی دەلاواندەوە و دەگریا. کوڕەکان بۆ ئەوەی وەزعەکە بگۆڕن و گریان لە بیردایکم بەرنەوە بەر لە ڕۆیشتنیان بۆ شار هەموو شەوێک گۆرانیان دەکوت و نەرم نەرم چەپڵیان لێدەدا و هەڵدەپەڕین. کاک فواد بە پێکەنینەوە بە دایکمی دەکوت ئیتر چیت دەوێ؟ ئەوە هەمومان دەنگخۆش و هونەرمەندین. لە مەنزڵی شاریش فێری چێشلێنان بووین. ئەگەر زەماوەند بێت لە ئاشپزەوە تا شایر هەمومان هەیە. شوێنی ماڵەکە وا هەڵکەوتبوو کە نە ئێمە کۆسبوو گرفتێکمان بۆ کەس هەبوو نە کەسیش بۆ ئێمە. ئەوە تا ڕادەیەکی زۆر ببووە هۆی ئازادبوونمان بۆ زۆر شت. وەک نمونە کاتی چوونەوە بۆ شارەکان دەبوو بە گۆرانی کوتن و هەڵپەڕکێ. ئەو ڕەسمە هەتا کاتێک دایک و باوکم لە ژیان دامابوون هەرما بوو بەڕێوە دەچوو. لێرش جاروبار کە لە دەوری یەک کۆ دەبووینەوە دەبووە گۆرانی کوتن. باوکیشم دەنگی خۆش بوو گۆرانی دەکوت. هەمومان ئەو ڕۆژانە و کاتی چوونەوەمان بۆ شارەکان لەبیرە. باوکم دایە کاڵێ و دایکم پەژارە دایدەگرتن. تا بەر دەواازەکە دەهاتن کە منداڵەکانیان ڕەوانە بکەن و ئاوی ڕوون بە شوێنماندا بڕێژن. لە ناکاو دایە کاڵێ هەڵدەهات کاسەیەکی گەورەی دۆی دەهێنا و تکای دەکرد و دەیکوت توخوا یەکی کەوچکێکی تر بخۆنەوە. دایە کاڵێ ئەوەی زۆر بەلاوە سەخت بوو کە منداڵەکان لە شار هەموو ڕۆژێ دۆ و ماستیان نەبێت.